سيدات السادة النواب، تم إكمال الدوائر الانتخابية لمحافظة كركوك، وقد تم توزيع المحافظة وفق المعيار المتفق عليه إلى 3 دوائر. درەنگانێکی شەوی ڕابردوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگی بە بازنەکانی هەڵبژاردن لە شاری کەرکووکدا. بەمەشت تەواوی پارێزگاکانی عێراق بازنەکانی هەڵبژاردنیان بەپێی کۆتای ژنان بۆ دیاری کرا. کەرکووک دابش کرا بە سەر 3 بازنەدا کە خاوەنی 12 کورسیە و بەم شێوەیە دابش کراوە. بازنەی یەکەم ڕۆژهەڵاتی شاری کەرکووکە و گەڕەکە کوردەکان لەخۆ دەگرێ کە 5 کورسی بۆ دیاری کراوە. بازنەی دووەم ناوەندی شاری کەرکووکە و 4 کورسی بۆ دیاری کراوە. بازنەی سێیەم ڕۆژئاوای کەرکووکە کە لە حەویجە و ڕیاز پێکاتووە و 3 کورسی بۆ دیاری کراوە. پەرلەمان دەنگی لەسەردا لەسەر ئەو بنەمایانی کە ئەبێ بازنەکانی هەڵبژاردننی هەر پارێزگایەکی لەسەر دروست بکرێت، چەند هەر پارێزگایە چەند باز نەبێ، دەنگ لەسەر ئەو بنەمایە دراوە کە لەسەر ئەساسی با بڵێن کۆتای ژنان بێ. بۆ پێیە ئەگەر کەرکووک بە نمونە وەربگرین 3 کۆتای ژنانی هەیە، بۆیە ئەبێ بکرێ بە 3 بازنەوە. و یەکێ لە بنەماکانی ترکە دەنگی لەسەر دراوە ئەویش ئەوەیە کە هەر بازنەیەک ئەو ناوچانەی کە ئەکەوێتە ناویەوە ئەبێ لەسەر بنەمای لێگنزیکی جوگرافیەوە بێت. ئەم بنەمایانە دەنگی لەسەردرا هەموو پارێزگاکانی عێراق لەسەرم بنەمایە تێپەڕین. کەرکووکی ژەگلایی بووەتەوە کە ئەبێ 3 بازنە بێ، ئەبێ بە بازنەی ڕۆژهەڵات و بازنەی ڕۆژئاوا و بازنەی ناوەڕاست. ئەگەر بازنەی ڕۆژهەڵات بە نمونە وەربگرین لە کەرکووک زیاتر ناوچە کوردیەکان ئەگرێتەوە. ئەمە تایب بۆیە ئەبێ خەڵکی ئەو ناوچانەش دەنگ بدەن بە ئەو کاندیدانەی کە لەسەر ئەو بازنەی خۆیان کاندید دەکەن. دەنگدەری ئەم بازنەیە ناتوانێت دەنگ بدا بە کاندیدی بازنەیەکی دیکە. پرۆژە یاسای هەڵبژاردنەکانی عێراق بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دوای کێشمەکێش و گفتوگۆیەکی چڕ و زۆر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ تەواوی پارێزگاکان دەنگی لەسەردرا و تێپەڕێنرا. وا بڕیارە کە لە مانگی حوزەیرانی ساڵی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.